درێژەدان بەکارکردنی حیزبەکان لە بینە و زەویەکانی حکوومەت لە سنووری هەڵەبجە بەردەوامی هەیە و بە گوێرەی بەڵگەنامەکانی NRT بینای کۆمیتەی سیروانی یەکێتی نیشتیمانی کوردستان مڵکی وەزارەتی شارەوانیە و لە ساڵی 2005ەوە ئەو حیزبە دەستی بەسەرداگرتووە لە ئێستاشدا سەرۆکایەتی شارەوانی ناحیەکە و جێگرایەتی داواکاری گشتی هەڵەبجە سکاڵایان لەسەر ئەو حیزبە تۆمار کردووە. ڕێکەوتی 27 ئەم مانگەش سکرتارێتی یەکێتی نیشتیمانی لە دادگای بەرایی هەڵەبجە لەسەر ئەو مڵکەی وەزارەتی شارەوانی لە ناحیەی سیروان دادگایی دەکرێن. مڵکی داگیرکردن خۆی بۆ خۆی جەریمەیە تاوانە بە پێی یاسا لە بوارە مەدەنیەکەش ئێمە عادەتەن تەنسیقکەین لەگەڵ ئەو وەزارەتەی کە مڵکەکە پەیوەندی بەوە هەیە و نوێنەری یاساییان وەکە و کەسانی کە معنین ئەنێنین و بە تەنسیق سکاڵا داوای بەرایی ئەجوڵێنین داوای مەدەنی ئەجوڵێنین لە دادگای بەرایی لەسەریان دواتر چ لە بواری تەنفیزەوە لیان وەرەگیرێتەوە. بە گوێرەی بەڵگەنامەکان ئەو بینایی ئێستای کۆمیتەی سیروانی یەکێتی نیشتیمانی کوردستانی تێدایە ڕووبەرەکەی 216 مەتر و 88 سانتیمەترە ماوەی 10 ساڵیشە ئەو بینایە لەلایەن ئەو کۆمیتەیەوە بەکاردەهێنرێت و چەندین جاریش سەرۆکایەتی شارەوانی سیروان داوای گەڕاندنەوەی ئەو مڵکەی لە یەکێتی کردووە و یەکێتیش مڵکەکەی نەگەڕاندووەتەوە. ئێستا شارەوانی سیروان و جێگرایەتی داواکاری گشتی هەڵەبجە چاوەڕوانی دادگان بۆ گەڕاندنەوەی ئەو مڵکە بۆ حکوومەت. ئێمە لەسەر داواکاری گشتی داوایەکمان قەید کردووە لەسەر داواکەی ئەوان کەوا ئەو مڵکە بگەڕێتەوە بۆ مڵکی گشتی، بەڵام ئەوان بە شێوەیەکی با بڵێن سیاسیانە معاملە لەگەڵ کێشەکەکەن. ئێمەش وەکو یاسایی خۆمان معاملەی لەگەڵاکەن چەند جارێک هاتوون و بە تەلەفۆن پیان وتون کاکە ئەم کەیسە داخە. لەگەڵ نکۆڵینەکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەو بینایی کە کۆمیتەکەیانی لە سیروان تێدایە کە مڵکی حکوومەتە، بەڵام چاوەڕوانی بڕیاری کۆتایی دادگای هەڵەبجە دەکەن. هەرچەندە بە گوێرەی بەڵگەنامەکان چەندین جار دادگا بانگێشنامەی بۆ بارەگەکانی یەکێتی لە هەڵەبجە ناردووە، بەڵام بە بیانووی نەبوونی مەرجەعیەت واتە سکرتارێت لە هەڵەبجە ئامادەی دادگاییکردنەکە نەبوون. کاتی خۆی کاک بەرهەم سەرۆکی حکوومەت بۆ ئەو بڕیاری داواچی بینای حکومی هەیە بێ بگەڕێتەوە بۆ حکوومەت ئەومانەیە کە مڵکی گشتیم گەڕێنەوە بۆ حکومی. ئێمە ئامادەین و کاتە یا بەکرێلیان وەرەگرین یا بە نەوە لە نەوەکان هینەکەین بینایەکە گرین بەکرێت زۆر ئاتیا کۆمیتەکە لابین کێشەمانێ لەو. جگە لە بیناکەی کۆمیتەی سیروانی یەکێتی کە تۆمارە لەسەر شارەوانی ناحیەکە، بینایەکی 216 مەتری دیکە لە هەمان ناحیە کە مڵکی سەرۆکایەتی شارەوانی سیروانە ماوەی 10 ساڵە لەلایەن ڕێکخراوی ئازادی لاوانەوە دەستی بەسەرداگیراوە و بەکاردەهێنرێت کە ئەوانیش ڕێکخراوێکی سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان و لە دادگای هەڵەبجە سکاڵایان لەسەر تۆمار کراوە. جگە لە یەکێتیش لە سنووری هەڵەبجە ژمارەیەک لە حیزبەکان دەستیان بەسەر چەند مڵکێکی گشتی داگرتووە و بۆ بەرژەوەندی خۆیان بەکاری دێنن. وریە حەمە کەریم NRT ناحیەی سیروان.